دادێت حکوومەتی عێراق هێزی زیاتر لە سنووری ناوچە جێنا کۆکەکان و کەرکووک کۆ دەکاتەوە. ئەمەش بە مەبەستی پاراستنی ئاسایشیە و ناوچانە و ڕێگری لە جم و جۆڵی داعش. لە چەند ڕۆژی ڕابردووشدا وەزارەتی بەرگری عێراق فرقەی نۆی سوپای عێراقی ڕەوانەی کەرکووک کردووە. پەرلەمانتارێکی عێراقیش دەڵێت هۆشداریمان لە زیادبوونی خراپی دۆخی ئەمنی ناوچە جێنا کۆکەکان داوە بە حکوومەتی عێراق. ئێمە پێشتر هۆشداریمان دابووە حکوومەتی عێراقی لە دوای یەکشانەوەی تەحالفی دووەلی لە قاعدەی کەیوان لە کەرکووک و ئەشمانزانی کە فەراقی ئەمنی و سەربازی ئستەخباراتی دروستەوێ لە منتیقەیە و پاشان وفدێکی فراکسیۆنی یەکێتی نیشتیمانی کوردستان کە پێش تەقریبەن 10 ڕۆژ لەمەوە پێش سەردانەی شاری خانەقین و دیالەمان کرد و لەگەڵ مەسئولینی ئیداری و ئەمنی و سەربازی لە دیالە کۆبووینەوە لە واقعی کێشەکانی ئەو منتیقەیە بە تایبەتی کێش و گرفتە ئەمنی و سەربازیەکان کە لەو منتیقەیە هاتووەتە دی و زیاتر کورد بووەتە ئامانج لەوێ قسەمان کرد و پاشان چوینە بەغدا لەگەڵ بەڕێز سەرۆکۆماری عێراق و هەروەها بەجیا لەگەڵ وەزیری ناوخۆ وەزیری بەرگری عێراق کۆبووینەوە. واقعی ئەو منتیقانەی بەگشتی ناوچەکانی دەرەوەی کوردستانمان گەیاندە بەغدا و هەروەها هۆشداریمان داپیان کە دۆخەکە بەرەو خراپی ئەچێت ئەگەر بێت و زوو تەسەڕف نەکرێت و هەروەها ئاماژەمان کرد بەو کاری کە پێشووتر وەزارەتی پێشمەرگە و وەزارەتی دیفاع بەرگری عێراق ئەنجامیان داوە کە مەسحێکی مەیدانی کراوە لە مووسڵ و دەوروبەری تا کۆگاتە خانەقین سەبارەت بەوەی کە خاڵی مشتەرەک دروست بێت لە نێوان هێزی پێشمەرگەی کوردستان و هێزەکانی عێراق. ئێستا جگە لە هێزامیەکانی ناوخۆی کەرکووک 4 فیرقەی پۆلیسی ئیتیحادی و 2 لیوای حەشتی شەعبی و 2 فیرقەی سوپای عێراق و چەکدارانی عەشایری سوننەکان لە کەرکووکن. ئەمەش لە چوارچێوەی ژووری ئۆپراسیۆنە هاوبەشەکانی کەرکووک کار دەکەن. تەنها هێزی پێشمەرگە نەبێت لە مەلەفی ئەمنی کەرکووک بەشدار نییە. بۆ ئێمە بتوانین ئەمنیت لە ناوچە جێنا کۆکەکان بەردەوام بێ یاخود جێبەجێ بکرێ یاخود پارێزراو بێ ئەبێ بتوانرێت هەموو پێکهاتەکانی ئەو ناوچانە و ناوچە جێناکۆکان هەز بکەن بەشدارن لە ئیدارەدانی ناوچەکەواتە لە ڕووی سیاسی لە ڕووی سەربازی لە ڕووی ئەمنیەوە بۆی بتوانرێت هەر مەترسێک لەم ناوچەنە دروستە بێ هەموو پێکهاتەکان هەست بە بەرپرسیارەتی بکەن و ڕوبەڕووی ببنەوە. ئەگینا سەپاندنی دەسڵات تەنها لە ڕێگەی هێزی سەربازیەوە و پێکاتێکیان دوان پراوێز بخرێکە لە ڕابردووە و لە دوای ساڵی 2023 ئەمە تاقی کرایەوە نەتوانە سەرکەوتو بێ. بۆیە بێت جگە لەوەیش هێزێک دروست بکرێت لە خەڵکی ناوچەکە و هەموو پێکهاتەکان هەست بکەن بەشدارن لە پاراستنی ئاسایشی ناوچەکە و بەشدارن لە هێزی سەربازی ناوچەکە. لە دوای نەمانی هێزەکانی پێشمەرگە لە ناوچە جێنا کۆکەکان بۆ شایەمنی لە نێوان پێشمەرگە و هێزە عێراقەکان دروست بووە. ئەمەش وای کردووە داعش جم و جۆڵەکانی زیاتر بکات و لەو بۆ شایانەوە هێرش بکاتە سەر هێزەکانی عێراق و پێشمەرگە. چیانووری کەناڵی ئاسمانی پەیام، کەرکووک.